بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت. کشانەوە یا دەست لە کارکێشانەوە تەوەری گفتوگۆی ئەم شەومانە لەگەڵ هەر یەک لە بەڕێزان کاگە عەزیزە ڕەوف نووسەر لە ستۆدیۆی سلەیمانی و لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاگە مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی بۆ قسەکردن لەسەر هەمان بابەت لەگەڵمانە. بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانم دەکەم. سپاس دەکەم کاگە عەزیز. وەروە سپاس مەسعودیش دەکەم کاگە عەزیز با لە بەڕێستەوە دەست پێ بکەم. خۆ دەزانی ئێمە مێژوێشی دوور و درێژمان هەیە لەگەڵ حیزب لەگەڵ هەبوونی حیزب و هەروەها مێژوێشی تا ڕادەیەک بە هەمان شێوە دوور و درێژمان لەگەڵ مامەڵەکردن هەیە لەگەڵ دەسەڵاتیش لەگەڵ جومگەکانی دەسەڵاتیش. بەڵام ئەوەی جێگەی پرسیارە ئێمە مێژوێشی پڕمانیە لەگەڵ دەست لە کارکێشانەوە یا کشانەوەی کەسە بەرپرسەکانی ناو حزب و هەروەها کەسە دیار و بەرپرسەکانی ناو دەسەڵاتیش. بەڵێ هزار سپاس. دیارە زۆر گرنگە ئێمە قسە لەسەر تەوەرێک بکەین کە پەیوەندی بە دەست لە کارکێشانەوە هەیە کە تام لە حزەیە لە کۆمەڵگەی ئێمەیە و لە ناو حیزبی کوردیا نەبووە کەلتورێک. بۆ یەکەم خاڵی سەرەکی پەیوەندی بەوەیەکە پۆستی سیاسی یا پۆستی حکومی لە هەرێمی کوردستان پۆستێکە بۆ بەرژەوەندی و بۆ مادی و بۆ دۆخێکە ئەوەی کە لە ناو حزبدایە و ئەوەی دەستی هەیە لە پۆستەکاندا زیاد لە ئیمتیازێکی لەبەردەستایە. ڕەنگە ئەم زۆرە لە دەسەڵات ئامادە نەبێ یا ئەم زۆرە کارکتەرە سیاسی ئامادە نەبێت لە زەکار کێشێتەوە چونکە تاقی خۆی و توانای خۆی لەوەیەوە سەرچاوەگرێت کە دەسەڵاتی هەیە کە هێزی لەبەردەستایە کە پارەیەکی ئیمکانێکی زۆری لەبەردەستایە. لەبەرەوە لە هەرێمی کوردستان ئەمە نەبووە کەلتورێک کە کەسێک زۆر ئەتکات دەست لەکار کێشێتەوە چونکە دەست لەکار کێشاوەتر پۆستی نامێنێ و ئیمکانی لەبەردەست نامێنێ و ناتوانێت وەلای بەرامبەر بکردێەوە. ئێمە ئەزانین کە لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆری پۆستەکان بە ناشەرعیە و پۆستەکان بە شێوازی لە شێوازەکان کە فۆرمێکی وەرگرتووەکە ئیمتیازی زۆری تێدایە و هەمیشە ئەوانی کە لە ناو تونێڵی سیاسەتا تێپەڕن هەمیشە بازرگانی گەورن و زۆر ناکەن دەست لە کارکێشان. ئەمە خاڵیشی تران ئەوەی ئەگەر ڕوویە بێت تەنها عملیەکی تاکەکەسیە نەک حزبی یان دەست لە کارکێشانێکی دەستە زەمینیە حزب پێوتون کە لە مؤسسەیە بکشیتەوە یا لە کابینێ بکشیتەوە یا لە پەرلەمان بکشیتەوە. بەڵام ئەوەی هەیە هەندێک محاولاتی تاکەکەسیمان هەیە وەکوی لە مێک دوو ڕۆژەیە پارێزگاری سلێمانی یان هەر لە ناو پەرلەمانی کوردستانە سێ چوار پەرلەمانتار لە خولی پێشوو ئیستیقالیان کرد. بە شێوەیەکی گشتی ئێمە فۆرمەکە بەم شێوایە بینین ئەوەیە کە حزبی کوردی شوێنێکە بۆ ئیمتیازی تاکەکانی و شوێنێکە بۆ گەورەکردنی تاکەکانی و بەشێکی ئەمە بەشێکی تریشان پەیوەندی بەوەیە کە زۆرێک لەوانی کە ناو حزبی کوردیان حزب بۆتە بەڵایەکی گەورە بۆیان ناتوان دەستبەرداری بن چونکە لە دەرەوەی حزب ڕەنگە بەڵات پەڕیوتەوە ناو دەسەڵاتی ناتوان بەڵێ ئەبێ گومان لە ناو دەسەڵاتە بۆ نمونە پۆستێکی گەوری لەبەردەستایە تاوانی ڕەنگە کە و گەوری کرد بێ و لە شاخەوە تا ئێستا هات بێ و لە ئێستا ئەگەر ئەم پۆستی لەگەڵ لە دەستا نەبێ ڕەنگە دەسەڵاتی نەبێ کۆمەڵی شت بکە و ڕەنگە سفر بێت. بەڵێ ڕەنگە سفر بێتەوە و ڕەنگە پەنگی زۆر گەورەشی نابێتەوە کە ناتوانێت ئیستیقالە بکات چونکە پەنگی زۆر گەورەی تەناوەتە چونکە ناتوانێت دەبێ پارەیەکی زۆری لەبەردەست بێ وەلای خەڵک بکڕێ. ئەمانە هەمووی هۆکارێکن بۆی کە لە هەرێمی کوردستانە تاکو ئێستا نەبووە کەلتور و دەست لە کارکێشانەوە نەبووە کەلتور لە کۆمەڵگەی ئێمەیە. زۆر چاکە کاگە مەسعود دەگوترێ یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە لە هەرێمی کوردستان بابەتی دەست لە کارکێشانەوە نەبێ بە کولتور یەکێک لە هۆکارەکانی ئەوە بێکە ئەو دەست لە کارکێشانەوانەی کە لە ڕابردوودا تا ئێرە بینیومانن بێڕۆڵ بوون بێ کاریگەری بوون. بنمونە ئەگەر ئێمە قسە بکەین لەسەر یەکەم دەست لە کارکێشانەوەیە کە لە دوای ساڵی 1992 شێرکۆ بێکەس لە نەتیجەی ئەوەی کە ڕۆژنامەی وڵات دادەخرێ وەکو هەڵوێستێک لە وەزارەتەکەی کە وەزارەتی ڕۆشنبیریە وەکو وەزیری ڕۆشنبیری دەست لە کار دەچێشێتەوە. بەڵام ئەمە هیچ بە دوای خۆی داناهێنێ ئەمە هیچ شڵەژانێک و هیچ مچڕکێک لە ناو دەسەڵاتدا دروست ناکە. ئەمە دەگوترێ یەکێک لەو هۆکارانەی کە وا بکە ئیتر زۆر گرنگ نەبێ بابەتی دەست لە کارکێشانەوە. بەنای خی گەورە سڵاو لە ئەردوولاتان لە بینەران وەکو باستان کرد دەست لە کارکێشانەوە لە کوردستان با لە کەلتورگەڕین بەڵام لە ئێستادا هۆیەکەی ئەوەیە کە دام و دەستگاو یان بەرپرسانی کوردستان لە جیهاندا ئەو وێنێ قەت نییە کە ئیمتیازێکی یەکجار زۆر بەبێ ئەرک و بەبێ لێپێچانەوە. ئەو سێ تەوەرە لە قازانجی بەرپرسانی کورد کە تەمان هەر ئەو سێژ وای کردە کە کوردستان وێران بی بە هەموو معنایەکیەوە ئیتر دەست لە کارکێشانەوە لەبەر چی ینی خۆت نە لێپێچانەوە هەبی نە ئەرکەک هەبی تەنها ئیمتیاز هەبی
و لایەکی تریش کە ئەو داهات و سامانە زۆرەی کە پەیدای دەکەن وا هەست دەکرێت بەو پۆستە و بەو زوڵما بەردەوامی دەبی دەپارێزرێ نەک یاسابی پارێزی و یان با بڵین بە کاسبی پەیدا کرابی. ئەوەنە هەموو وا دەکە کە ئەو لایەنە گەرمبی ئەوەی کە دەست لە کار دەچێشێتەوە ڕاستی کارگەیشتا و ڕاددەی لە ناو خەڵکی ینی ڕایەکەەوەندا بە توندی دروست بووە لەسەر پۆست و مادە و مەسلحات ئەوەندە شەرعێتی پێدرایە حتا دزین و گەندەڵیش خەڵک زۆر لای بوویتە ئاسایی پێچەوانەکەی خەریکە بتە شاسکە یەک دەست لە کار دەچێشتەوە یان زۆر پاکبی پرسیاری لەسەر دەکردرێەوە عەقڵی تەواوە ئەوە بۆچی وای کرد نەیزانی مەسلحەتی خۆی بخوا فەقیر حاڵ یەک کۆمەڵە مستەلاحی وای دەسەدوێ یعنی کەواتە پرسی دەست لە کار کێشانەوە پرسی زاڵبوونی مەسلحەتی تایبەت بەسەر مەسلحەتی گشتی لە کوردستان ئەوەندە قوڵ و فراوان بووە گەیشتە ناو میلەتیش کە جۆرێک لە ڕای گشتی لێ دروستبووی ئەوەیان زۆر مەترسیە. چۆن مەبەست لە چییە کاگە مەسعود؟ یعنی ئێستا لە ناو ئەو حیزبی دەسەڵات ئەگەیەک زۆر دزی نەکا و ماڕ و سامانە یەکجار سەور پێکنەینی دەوروبەرەکەی لە پەنایە پێی درێن فەقیر حار بوو نەیزانی بخوا کورە جێل بوو کورە مستەقبەلی خۆی و منداڵیشی برد. بەڵام ئەوەی کە دەیبا و دەیدزی و پارە و سامان کۆ دەکاتەوە زۆر جێ بە کوردایەتی و بە ئەرک و نازانم نیشتیمانی ئەوانە نادا خەڵک دەرێ وەڵا عاقڵ بوو لە بۆ خۆی زانی بیخوا بۆ خۆی بووە هەتا کەلیمەی ئەوەش بەکار دەرێ بۆ خۆی بووە پیاو کەواتە ئەو مەوزوعای ئەنی لە قاموسیش ینی قەزیەکە گەیشتە فەرهەنگ بەیشتە قاموس لە کوردستان کە ئیش لەسەرەوەی دەکرێت ئەو ڕایەگەشتیە لە بۆ ئەو بابەتەی دروستبی. زۆر چاکە کاک عەزیز لە ئێستادا بارودۆخی هەرێمی کوردستان ڕێگە بەوە دەدا مهەیە بۆ ئەوی بەرپرسانی کورد پێیدا دەست لە کار بچێشنەوە بە تایبەتی خۆ دەزانی ئێمە لە بەردەم کۆمەڵە تەحەدی و کۆمەڵە گۆڕانکاری تازەداین وا دەخوازێت کە ئەم بەرپرسانە بە ڕۆڵی مێژووی خۆیان هەڵبستن. لە ئێستادا قسەکردن داوای ئەوەی کە ئەم بەرپرسانە دەست لە کار بچێشنەوە داوایشی زۆر نابەرپرسیارانە نییە. ئەزانی هاوڕێم خۆی ئالۆزیەک هەیە لە هەرێمی کوردستانە ینی ئالۆزیەک لە لای سڵتەی کوردی هەیە لە ناوی هەرێمی کوردستانە هەیە. ئێستا ئێمە مؤسسەیەکی شەرعیمان نەماوە نە سەرۆکایەتی حکومەت نە پەرلەمان نە سەرۆکایەتی هەرێم هەمووی ناشەرعیە. پەرلەمان لە پەک خراوە حکوومەتیش پەرلەمان متمانی پێبەخشی ئەویش پەکە خرێ سەرۆکی هەرێمی ژەوە 2 ساڵ ماوەکەی بەسەر چووە کەواتە تۆ لە بەردەم سڵتەیەکی ناشەرعیە ناتەبیعیە. ئەوەی کە کاک مەسعود باسێکە زۆر ڕاستە من ئەوە ئەبێەوە تاواکەم لە دوای نەویەکەوە ئەم چەمکانە تێکەشکێن ینی بەها تێکەشکێ ینی بۆ منم زۆزار ئەم قسەم جۆ لێبێ ینی خەڵک پێ دەڵێ بۆ تۆ ئەم خاوەنی ئەم زمانەی بۆچی تۆ ناتوانانی شتێ بکەی بۆ منە ڕاستەکە ئەمە زۆر ڕاستە کۆمەڵگەی ئەمە تێکشکاوە کۆمەڵگەیەکە لە دوای نەوەیەکە و کۆمەڵی بەها تێکشکاوە بۆ چەمکی دزگۆڕاوە سوور بەرپرسێکە زانی کە بە تەنیشت تا ڕواایە ئەبارێز ئەدێتە پانێڵێکەوە سێلفیشی لەگەڵ ڕاستمیشی لەگەڵ ینی بەهاکان تێکشکاون ینی ئەم تێکشکانی بەهای وای کردووە خەڵکی واتەپانێڵە تایبەتیش بێ بۆ ڕوبەڕووبوون و قسەکردن لەسەر گەندەڵی بەڵێ ئامادە بەعکسەوە تاوانباریش دەکات ئێمە ڕخنەی هەیە وەکو تۆ ڕخنەی هەیە قسەکردنەکە لەوەیە کە لە دوای نەوەیەکەوە ئەم بەهایە تێکشکاوە ئەمە خاڵی سەرشیە بۆ ئەوەی کە هەر کەسێ پۆستەکە لەگرێ ئەڵێ خۆ هەموو وەکو من وایە من بێشم بوو بچمە دەریشەوە هەروایە ڕەنگە خەڵک بە شێوازێکی تر تەماشا بکە بۆیە ئەمە نابێتە کەلتور لە ئێستا نازانم هەرێمی کوردستان تاسڕادێک لەوەیە کە بەرپرسی هیچ بەرپرسێکی کوردی لە ئاستی باڵایە ئیسخاڵ ناکات دنیا بەلەوەی سوکە پۆست بوو شەهامەت و ئەوەی کە هەیبێ لە دووکەوانێ شتێک هەبێ ناوی شەهامەتی سیاسی لەو پۆستەی ئایبینێتەوە ئامادەنێ دەست لەکار بکێشێتەوە سلای یەکێتی سلای پارتی سلای ئەوانەی تریش ئەمە ئیشکالەکەی لە هیلای هێزەکانی ترا ئیشکالە کە تۆ مؤسسەکەت پەخراوە ئامادەنی ئیسخالە بکەیت کە تۆ پەرلەمانەکەت پەخراوە ئامادەنی ئیسخالە کە تۆ وەزیرەکەت نێراوەتەوە بۆ ماڵ و جورئەت ناکەی ئیسخالە بکەی من نازانم چۆن هەیە ئەم دۆخە چونکە ئێمە پێشێکی تو پارتی دەمانەوت هەر کەسێک پۆستی هەبوو نەیتوانی کارەکانی بکات نەیتوانی ئیشەکانی جێبەجێ بکات بێ دەست لەکار بکێشێتەوە بەڵام لە ئەم لەحزەی لە ئێستا تەنها من پارێزگارم بینیوە لە دوسێ ڕۆژی ڕابردووە دەستی لە کارکێشاوەکو هەوڵێکی تاکە کەسی نەکو هەوڵێکی حیزبی کەواتە لێرەدا ئەمە ئیشکالەکەی ینی لە هەرێمی کوردستانە ئەمە یەکەم نابێتە کەلتور دووەمیشان نابێتە شتێکی معجززەیەکی گەورە بۆ منە بە چاوێکی تر تەماشا ناکرێت بەعکسەوە خەڵک ڕەنگە وەکو کاک مەسعود باسی کرد خەڵک بە زۆرێکی شتە سەیری کاو لەمە بێدەسەڵات بۆ نەیتوانیوە بۆ خۆی دوو خزم و دوو کە سوکاری خۆی لە دەوری خۆی کاتەوە بتوانێت پاڵەوان ببێتە ینی زۆرێک لە پاڵەوانی دروستکە ینی ژیانی ئەوانی تریش تەمین بکات بۆیە بەم فۆرمێکی ئێستای بینین
نەخەڵک دەست لەکارە کێشێتەوە ئەگەر دەستی لە کار کێشێتەوە لە دۆخێکایە کە ئەوێ شتێ بکە بۆ لە تەوقیتێکی دیاریکراوەتێ زۆر لە پاڵەوان باسی بکەی بۆ حملێکی ئەعلامی بەکاری بێنی بۆ ئەو بەکاری بێنن بڵێ ناو حیزبی منشا دیموکراسی هەیە ئەوە تا لای ئێمەش هەیە نەبووە کەلتورێک کە بتوانێت گۆڕانکاری ڕیشەی گەورە بکات چونکە پۆستەکان کوا ئیستقالەیەکی گەورە نبینی هەندێک محاولاتی پەرلەمانمان بینی لە ئۆپۆزیسیۆنی پێشووە بۆ منێت ئەوەی باسی جەناب باسی مامۆستا شێرکۆ بێکەست کرد مامۆستا شێرکۆ بێکەست کە ئیستقالەکان نەودوو ئەڵێ من کورسی شەعر لە کورسی وەزارەت بەرزتر دەزانم ئەوە من هەردوو کەوانێ موقفش ئەخلاقیە ینی ئەو شتێکی هەیە شێرکۆ شتێکی هەیە ینی لانی کە 5,000 لاپەڕێزی هێشت دوای خۆی بەڵام ئەوانەی تر چیان هەیە بیدۆڕێنن لەبەرەوە ئامادە نیە ئەمە بکە شێرکۆ ئامادەیە ئەڵێ مسمەوە شعر نووسم دوای ئەوە ئەم هەموو دیوانە جوانی نووسی لە دوایین لەحزەیەکە شعرێکی تەواو نەکراوی جێش مەبەستم چیە لێرەدا مەبەستم ئەوەیە کە تۆ هیچ نەبێ بیدۆڕێنی دەست لە کار ناکەشێتەوە چونکە ئێستا سەیری وەزارەتی تەندروستی بکە فەزاحەتی گەورەی تایە ینی فەزاحەتی لەوە لە هەر وڵاتێکی دنیا بێ وەزیراتی تۆ بۆ ماڵێ پۆستەکانی تر تەنها وەزیر ناڵێن تۆ پەرلەمانت نییە نی وەکوتم لە شوێنی تر شەباسی ئەمان کرد هیچ مؤسسەیەکت نییە هەمووی تێکشکاوە کەسیش ئامادە نییە دەست لە کار بکێشێت تۆ پێڵی دەست لە کار بکێشێتەوە وەزیفەکەتەوە بۆ ئامادە نییە جێ بڵێت چونکە ئەزانێت کە جێژنی ئەو شکاندنی قاچی حزبێتی حزب لە دەستە چێ لەبەرەوەی بەناشرعی لەسەر پۆستە لەبەرەوەی ئەم کورسەی نەبێشتی تری نییە من پۆستی شتی زۆر گەورەتر بینین بۆ ئەبینی وەزیرێکە بینی تەماشاکی لە ئاستی حکومیە بووە ئێستا کە تەقاعد کراوە لە ماڵدان شو کەسی بەدەرو نییە بۆچی چونکە پۆستی لانیە پاری لانیە خەڵک ناچێ بەلایە بەڵام کاتێک کە وەزیرە پۆستێکی هەیە وەرەقێکت پێچیتە لای خەڵکێکە بە تاعینەکە تەماشاکی هەستەکەی قەرباڵغێکی گەورە لە ئۆفیسەکەی هاتین بەس کە ئێستا تەقاعد بووە یا دەستی لە کار کێشاتەوە دانیشتووە هیچ کەسی بەدەورەوە نییە ئێمە زۆر نمونەمان هەیە لەم شارەیە چەندین وەزیرمان هەیە بەس ئیسعلامات ناگەیشتێت لای ئێستا لەبەرەوە خەڵک تەماشای ئەمان ناکات بۆ لە پۆستێکی باڵای هەیە ئامادە نییە دەست لە کار بکێشێتەوە بڵێ من لە دەستمە چێ ناتوانم چاکە بکەم ناتوانم دەوروبەری خۆم تاعین بکەم و ناتوانم شتێکی لە ئاستی سیاسەتی شتێکی تازەتری پێ نییە بیدۆڕێنێ نێتە سەر شاشە و وێنەی نەبینی شتێکی نییە هەر کە وێنەکەی تەواو بوو نایبینی بەڵام تۆ ئەدیبێک شاعیرێکی گەورە نووسەرێکی گەورە ئەبینی لە ئاستێکی دیاریکراوە تەکستەکانی ئیشەکە بێژە خۆشی بمرێت تەکستەکانی مزیندووە بەڵام وتم لە کوردستانە شتێک نییە بۆی بمری ینی ئەوە خەمەکەی کاک شۆڕ شتێک نییە ینی تۆ بۆی بمری بزانی کە ئایا تۆ دەست شتێکی ئەخلاقی نییە ینی پێم تۆ وەزیری تەندروستی هەیە فەزاحەتێک گەورە ڕۆدا زۆر تەبیعی بەسەر تێپەڕێ بەعکسەوە مبەڕی بۆ هێنیتەوە یا هەر وەزارەتێکی تر بۆ منە لەبەرەوە ئیشکالەکە لێدا ئەوەیە ئەمە یەکەم نەبووە کەلتور دووەمیشان پۆستی وەزارەت و پۆستە باڵەکان لە هەرێمی کوردستان شوێنێکن بۆ ئیمتیاز و سێمیشان ئەوەیە کە ئەو پۆستانی کە وەرگیراون حزب پێداون و ئەیانەوێت لە ماوەی 4 ساڵە لە ماوەی چەند ساڵێکی دیاریکراوە کۆمەڵێک ئیمتیازی گەورە بەدەست خۆیان بێنن دوای ئەوەی تر خۆیان بۆ گوژمێکی تر ینی بەردەوام ئێمە ئەم پەڕینانەوان بینیوە لە حیزبی کوردیا بەڕاست کاگە مەسعود دەگوترێ لە ئێستادا یان لە ماوەکانی ڕابردووشدا زۆر جار واقع ئەوەی فەرز کردووە لەسەر بەرپرسانی کورد کە لە منتەڵەقی هەستکردن بە بەرپرسیارەتی و تێگەیشتن لە حەساسی بارودۆخەکە ئیستیقالە نەدەن بەردەوام قسە لەسەر ئەوە دەکرێت بە نمونە ئەگەر فڵانە سەرکردە نەبێ ئێمە چۆن ڕێگای بەرەو سەربەخۆبوون بدۆزینەوە بە نمونە چۆن کێ سەرپەرشتی ڕێفراندۆممان بۆ بکات کێ لە بەرەکانی شەڕ توزانم پلانمان بۆ دابنێ بۆ ئەوی چۆن ڕوبەڕووی داعش ببینەوە بەڕاست هەندێک جار بارودۆخ ئەوەی فەرز نەکردو بەسەر بەرپرسانی کورد کە لە منتەڵەقی هەستی بەرپرساریەتیەوە لە شوێنەکانیان بێننەوە خۆی ئەوە کێشەیە کە بابرین ئەو دیاردە سەلبیە گەورە کە دەست لە کشانەوەی سیاسی نییە یان مدەتەوە دەبی هەر ناکشێتەوە کۆمەڵێک تەنزیریشی لە بۆ دەکرێت ینی ڕۆشنبیری زۆر گەورە دێ ئەو قسانەی جەنابەت گوتی ئەوانە دەکرێت دەرێ فلان بەدیلی نییە پێدارێ فلان وەزیر بەدیلی نییە حتا مدیرعام دەرێ بەدیلی نییە تەواو یعنی لەو کوردستانەی بەدیل بەخۆی کێشەکەش چییە؟ ئەگە ئەو کوردستانە سەرکەوتنی بەدەست بێنامایەت دەمگۆ ڕاستە ینی ئەوانەی جەنابن ناوێندەین بەتیلینیە بەڵام لە چ ڕوویەک سەرکەوتووە دەڕووی ئەسکەری دەرێ سیاسی دەرێ ئابووری دەرێ سەحی دەرێ لە هەموو شتێک شکستی هینایە ئەرێ ئەو بە هەموو کەس دەکرێت ئەو ئیشە بالعکس بەڕێی من خەڵکی تر ینی خەڵکەکی زۆر بڕێن سادەش بینی ئەو ئیشەی زیاتر پێ دەکرێت ئەمن ڕێیەکەم زۆر زیاتر لەوەی پێچەوانە ئەو سەرکردایەتیە و ئەوانەی کە ئێستا دەسەڵاتی کوردیان بەدەستە لە سەر و ڕاتا خوارێ ڕەنگە هەندێکی هەبی باشبی بەڵام کەوتوێتە ناوخراپان ئەوان لە هەموو ڕووەک شکستیان هەیە نەیانتوانێت و ناتوانن هیچ ئینجازێک هیچ دەستکەوتێک لە بۆ ئەو کوردستانە بەدەست بێنن ئەوەیان هەم ئەزمموی میلەتان هەم قوانینی دووەلی
هەم کتابە پیرۆزەکانی ئاسمانیش پێمان دەرێ إن الله لا يصلح عمل المفسدين. مفسد واضح دیارە ئەو هەموو ئاەتەی لەسەر ئەو هەموو قەراراتەی دووەلی لەسرە، بەڵام مفسیدی کوردستان توانیتیان با بڵێن زەخیرەیەک لە تەنزیر لە ڕەوشنبیران بێن، یعنی تەنزیریان لە بۆ بکەن بێن ئەوە بەدیلیان نییە، ئەوانە قائیدی تاریخین، ئەوە فلان وەزیر ئەگەر لا بدرێ کەسیت کەجێ نییە بیگری. طبعا ئەوە لە سەردەمی سەدام حوسێن دەگوترا، سەردەمی حوسنی مبارەک، معەممەر قەزافی، ولا لە هەموو ئەو سەردەمانە لە هەرچی شوێنانەی کە بەو شێوازە حکم کرا ئەو باسانە کرایە، دوایە کەش دەبینین بەدیلی باشتریشی هەبووە و هەتا ئەوانش لەسەر حکم بێن نە گۆڕانکاری دەبین، نە پێشکەوتن دەبین، نە دەوڵەتیش دەبین، نە ئەسڵەن لە مەترسیدا دەبین. بە ڕاستیەکەتان با پێ برم. زۆر چاکە کاگێ عەزیز، حەز ناکەی بەرپرسیاری یەکەم لەوەی کە دەست لە کارکێشانەوە کشانەوەی سیاسیەکان لە دەسەڵات نەبوو بە کولتور لەناو کۆمەلگەی کوردی، کۆمەلگا خۆیەتی، بەو اعتیبارەی کە 2000 کۆمەلگا کەس محاسبە ناکە، بە تایبەتی لە هەڵبژاردنەکاندا. غیابی محاسبەی جەماوەری تا چەند بەرپرسیارە لەوەی کە بەرپرسان بیر لە هیچ نەکەنەوە. بەشێکی زۆری ئەمە پەیوەندی بە کۆمەلگەوەیە، بەڵێ بێگومان ئەو بەرپرسی کە ئامادەنیە دەست لە کار بکەشێتەوە بە فەزاحەتێکی بەسەراتی پەڕێ، ڕووداوێکی سیاسی خراپی بەسەراتی پەڕێ، پەنگێکی سیاسی ناوەتەوە کە ئامادەنی ئیسقالە بکات، بەشێکی زۆری پەیوەندی بە خەڵکێکەوەی کە لێ قبوڵ دەکات، ینی فشارمان نییە بۆ تۆ تێفکرا لە 2013 خەڵکی کوردستان چێتە سەر سندوقەکانی دەنگدان نەوەیە کەڵە بژێرێ، هیچ ئاواتەکانی خەڵکی کوردستان نایەتە دی بۆ نمونە خراپتر ئەبێ، هیچ پەرلەمانتارێک ناکشێتەوە و هیچ کەسێکیش لە کوردستانە ناڵێ کوا دەنگەکەم، چونکە تۆ دەنگتدا وێرسمای ڤۆت لە ئینگلیزیاڵی و دەنگەکەم کوانێ دەنگی من لە شوێ، چونکە تۆ دەنگتدا ئەمە ئەمانەتێکی گەورەیە کە تۆ دەنگەکەت داوە، ئێستا کەسێک بەسەر و خۆتە کورۆتە بەرپرس، ینی تۆ ئیتر سیاست جێهێڵی چاوەڕێی ئەماکەی لە جیاری تۆ سیاست بکە، بۆی ئەمە دروست نابێت بەڵێ کۆمەلگە بەرپرسە، چونکە بۆ نمونە ڕووداوێ لە ڕووداوەکان کە ڕۆدا دەبێت کۆمەلگە فشار بخاتە سەرم کارکتەر سیاسی، بڵێ وەزیفەی تۆ کۆتایی هاتووە، بەڵام هەرێمی کوردستان دۆخێکی تێدایە، زیاد لە سیناریۆیەکی تێدایە، زیاد لە تەمسیلێکی تایە بۆ تێکشکاندن، ئەمە نەبووەوەی کە تۆ ئینسانە جوانەکان و ئینسانە ناشرینەکان لێک جیاکەیتەوە. لە ئێستا ئاڵۆستنین دۆخمانەیە کە ئێمە مرۆڤی خاوەن هەڵوێست لەگەڵ مرۆڤی ناهەڵوێستە جیا ناکەینەوە، تەنها زاش و پێشمەرگەلێک جیا ناکەینەوە، تەنها شۆڕژێر و ناشۆڕژێر جیا ناکەینەوە. ئەم چەمکانە تێکشکاون، ینی کە تێکشکاون بۆ کەسێک نایە ئەم لە پڕەکات ئیستقالە بکات و دابنیشێ. خاڵێکی تریان پەیوەندی بەوەیە کە هیچ شتێ بەقەت لە هەرێمی کوردستان بەقەت سیاست ئاسان نییە، چونکە سیاست نییە، ئەخلاقی سیاسیتیان نییە. بۆ منە تۆ دارتاشێک توانێت کورسی دروستکە، بە سیاسیەکە توانێتی دروستکە، زۆر ئاسانی بێ بە سیاسی، چەکێک هەڵگیری بێ بە سیاسی، لە حیزبێکا لە خۆتەوە بێ بە سیاسی، بێەوەی بەحسێکی سیاسی تەبێ، بێەوەی ئاگاداری سیاست چییە، بێەوەی بزانی پێناسی سیاست بکەی. ئەجا کارەسەتەکە لەمایە لە سیاستە تەقاعوتی نییە، کاگەسەت من تۆ مۆزەفێن تەقاعود دەبین، بەس سیاسەکان تەقاعود نابن، زانی يعني من بعد 76 برپرسیان لە 76 مەکتەبی سیاسی عسمانە کەسی ئەوێنە ناکەی، يعني تۆ سێریشی ئەوێنەکە بکە بزانە شێوەت چۆنە، يعني تەماشایشی ئەوێنەکە بکە تۆ وەزیفەت تەواو بووە، خیتابت تەواو بووە، قسەت تەواو بووە، يعني خەڵک حکایەتی تری هەیە، هێستا نەوەیەکی تازە دروست بووە، هێستا من و تۆ سەیرەکەین خوێندکارەکانمان وەرە گەورا بن، ئەبینی لە زانگە لە خۆت واستەکەی ئێمە پیر بووین، باشە تۆ من لە 76 لە 60ەکانەوە بە پیر تەمەڵیەوە تا ئەم لە حەزێن نەخوێنێتەوە، ناگەی لە خوێندنەوەی، ناگەی لە دیراسەیە، ناگەی لە سیاسەتەیە، ناگەی لە دنیا هەیە، واز لە پۆستەکەشی ناهێنێ، بۆچی لەبەرەوەی شتێکی تری نییە بیکە. وەکو گوتمان وەسە شێرکۆ دابەزێتە شەعر نووسێ، لە دنیای وایە کە تۆ پەرلەمانتار بووی، سی تینگتانکەکەی، سی خەریکی فکرە بی، ئەمانە ئێمە هەر خۆیان کە تەواویش بوون لە پەرلەمانتارێ نازانن هیچی تر بکەن، لەبەرەوە دێتەوە ناو بەڵبەندێک، دێتەوە ناو لەقێک، دێتەوە ناو مەکوەیەک، دێتەوە ناو حیزبێکەوە و دانیشێتەوە جارێکی تر یا بێتە ڕایشکاری شوێنێ، نازانێت تۆ پۆستێکی گەورەت هەبووە، تۆ سیاستت کردو، ئەگەر لە دوو کەوانەیە سیاست کرد کە سیاست ڕوو نادا، ئەخلاقی سیاسیمان نەما تەواو بووە لە هەرێمی کوردستان. ئەزمونێکە لە بەرنامەکەی پێشەوە من و جەناب باسمان کرد تەواو بوو کۆتایی ئەو ئەزمونە، کە تەواو بووی ئەم کارکتەرە سیاسیە شتێکی تری نییە بیدۆڕێنێ، يعني لەبەرەوە ئامادە نییە شتێکی تر نییە بیکە، کاسبێکی تر نازانێ، تەمەڵترین و تەوەزڵترین شاریحەیە لە هەرێمی کوردستانە بێتە سیاسی، چونکە هیچ نازانێ بیکە، نازانێ قسە بکە، نازانێ بنووسێ، نازانێ دەرس بە مناڵێ بڵێتەوە، نازانێ قسە لەگەڵ مناڵەکانی خۆیان بکە، زانی ئەمە کارەساتەکەی، لەبەرەوە تۆ چاوەڕێی ئەمە بکەی دەست لە کار بکەیت، تۆ بڵێ تۆ هەڵوێستێکی جوانت هەبووە، نیەتی تاکتیایەتی ڕەنگە لە پەرلەمانتارێک ئیستقالێک کرد بڵێ من نەمتوانیوە کارەکانم جێبەجێکەم، یا وەزیرێکی وەکو مامۆستا نەبووە بە دیار، ئەمە یەک دو مێژە گوتم ئەمانە دۆخێکی دروست کردووە کە ئەوە نەبووە، بڵێ بەشێکی تریان پەیوەندی بە هەڵگری حەقیقەتەوە هەیە، يعني بۆ نمونە
ئەم کارکتەرەکە لە دوو کەوانێکە هیچ حقیقەتێکی لانیە پێی وایە هەڵگیری حقیقەت خۆیەتی یعنی وا گەورە کراوەتەوە کە تۆ نەبی دەوڵەت دروست نابێت تۆ نەبی داعشەمان خوا تۆ نەبی کوردایەتی نەماوە زانی ئەمەیان شت بەم کارکتەرە هەڵواستیوە خۆی لێ بووە بە کارکتەرێک کە نابێت من ئیسقالەکەم چکەم وڵاتە مرێ ئەفەوتەیە کوردستان ئەفەوتێ من ئیسقالەکەم ئەمە کارەکەێک لە کاتێکە یعنی تۆ ئەڕۆی نەوەیشی تازەتر هاتووە نەوەیەک هاتووە حکایەتی تری پێ نەوەیەکی تر هاتووە تۆ هەر تۆ تێفکرە لە 2002 دەیان جیلی تازە لە ناو خوێندکاری زانکۆکانە سەری هەڵداوەتەوە بەس لەبەرەوەی تۆ دەرناکەوێت لە میدیا دەرناکەوێت تاقی ناکەیتەوە کارکتەرێکە لە نەم ئەسەیەکە تاقی ناکەیتەوە کە تاقی نەکردەوە ئێ باشە 2000 ینی تۆ چیت هەیە هەست بەم جیاوازی ڕیشەیە ناکەی هەر پێ دوایە تۆ پاڵەوانی سەر شاشەی هەر پێ دوایە تۆ هەڵگیری سیاسەتی کە لە کاتێکە لە دووکەوانی سیاست نییە بۆیە وتمە کارکتەرە بە تاڵ و حەتاڵێکە ناوی سیاسیە شتێکی تر نازانێت کاسبێکی تر نازانێت حزب گەوری کردووە حزب بەرزی کردوەوە لە تەلەڤیزیۆنێکەوە دەرکەوتو حملەی بۆ کردووە و بەشێکی زۆری عشیرەتە بەشێکی زۆری پەرلەمانتارانە لە بناری عشیرەت دەواتون دەدەرەوە ئێمە زانین خوێنەوارترین کەس هەبووە لە ناو پەرلەمانە نەبووە بە پەرلەمانتار بەڵام دەنگەترین کە زیاد کوڕە عشیرەتی بۆ پەرلەمانتار و لە بەغا و لە کوردستانە نوێنەری تۆکە بۆچی لەبەرەوەی عشیرەتەکەی دەنگی داوەتێ پەیوەندی خێڵ و خوێن هەیە خوێن دەنگی پێداوە یعنی ئەم بەهارە تۆ بەهارە بتبینە هەچی عشیرەتی کورد هەیە خەریکی فیستیڤال بۆ تەلەڤیزیۆنەکان ڕاستەخۆی گوازنەوە ێ باشە عشیرەت یعنی شکاندنی نەتەوە شکۆی نەتەواشکێ ێ باشە کە عشیرەتەکە چەکەت هەڵگرت و بڕنەوە دەڵگەت ئەم بڕنەوە بچی ئەوی بە سیاسیەکی ناسیاسی ئەچیتەوە ناو موەسەسە چۆن هێز هەیە دادگرێ هێز نێدادگرێەوە نە ئیسقالەشەکەی و نە ئامادەشی ئیسقالەکەی لەبەرەوە حیزبی کوردی پڕ بووە لە کارکتەری بە تاڵ و حەتاڵی سیاسی تاعینکردن و دامەزراندن ئەم کارکتەرانە زیاد لە پێویست گەورە کراون هیچیان پێ نییە بیدۆڕێنن لەبەرەوە ئەم پۆستەی نەبێ چێ تۆ هێنێتە سەر شاشە نازانیم عجیبم لادێ زۆر ئەچمە سیمینارێک و سیمینار قسەی زۆر جوانی تایە نووسەرێک لە وڵاتێک کۆڕ و سیمینارەکە کەس ڕاستە خۆ پەخشی ناکە کەسی تەماشاکی سیاسیەکی ناسیاسی ڕێکەوتووە لەگەڵ پارتی یا ڕێنەکەوتووە ئەم هەموو کامێرەی لەبەردەمە تەماشا قساکە نازانێ هیچ ناڵێنا قسە کات و هیچیش ناڵێ وتارەدا و هیچ ناڵێ ڕێکەوێ هیچ ناڵێ پارام کاتە ڕێکەوتنی دوو هێزی سیاسی لە سلێمانی هەبوو هیچی لێشین نەبووە 2 ساڵ پێش ئێستا ڕێک و کابینە پێکاتەوە هیچی لێشین نابێت هەست دەکەین کۆمەڵە بەرپرسێکت هەیە نەکاری ئەڕوا نە ئیشی دەڕوا و تەنها پاڵەوان و یعنی مقابای سەر شاشەکانن سەر پانێڵەکان لەناو پانێڵەکانە دەیان هێرشی تون دەکەن سەرێک لە پانێڵەکانە دانیشن و خەریکی سێڵفی و خەریکی مجاملەکردنی یەکترین شتێک هەیە من و تۆ نازانین لەو دیوەمانە زۆر لێ یەکەچن بەڵام لە زیاد لە حەزمی خۆیان گەورە کراون لەبەرەوە ئەگەر تۆ چاوەڕێکی ئەمانە ئیستیقالە بکەن و هەڵوێز وەرگرن تەنها شتێکی ئین ئیلا شتێکی تێدایە ئەمە یا حملەیەکی هەڵبژاردننی تێدایە بۆ حملە بڕین ئەوە تا ئەمەتە یا دەسەڵاتێکی نییە یا کوتلەیەک لە کوتلەکانە ڕەنگە هیلاشیان کردبێ یا ڕەنگە وەکو پارێزگاری سلێمانی بودجەی لەبەردەستانە مابێ هیچی نەماوێت چی بکە ینی بە معقوڵە پارێزگای سلێمانی 1 ملیۆن دینار بودجەیەتی یاخە ناکرێت تۆ بەچی بەڕێوەیە بێ هەتۆ بیری بە چای و قاوە ناتوانانی تەواو بێ لەبەرەوە لە دۆخی بەم شێوەیە تۆ چاوەڕێ بکەی ئیستیقالە بکرێ ئیستیقالە ناکرێت گەورەکان ئیستیقالە ناکەن چکە تۆ ڕێکی گەورە لە نێوان وەزارەت و حکوومەتەکەی هەیە بۆ حیزبەکان حزب بەڕێوەیە بە لەم وڵاتەیە کلێنکس بەرپرسێکی هێنێ نەوت بەرپرسێکی هێنێ بڕواکە جگەرە بەرپرسێکی تر هێنێ خانوبەرە کوڕە بەرپرسێک سەرپەرشتێکە لەبەرەوە لەم دۆخی بە جوزەڵی مریشی جوزەڵی مر کەسێتر هێنێ بەڵێ بینیمان لەسەر وەزیرەکەی بەڕێستان خۆ ئاگادارە لە جوزەڵەکان نابێتەوە جوزەڵ بێنێ لەبەرەوەی کوڕی بەرپرسێک جوزەڵایەنێ سەرکە ئەمە ئەخلاقێکە لەم وڵاتێ لەبەرەوە ئەمە تۆ ڕێژی پەیوەندی دروست کردووە دێنە سەر شاشەش و یەکێک لە مشکلەکان میدیای کوردیە میدیای کوردی ئەمانە گەوراکە لە تەلەڤیزیۆن دی قسە دەکەن کە هیچ ناڵێن خیتابەدەن کە هیچ ناکەن نە ڕاپۆرتێکیان هەیە نەقسێکی تازیان پێ نەخیتابێکی تازیان پێ لەبەرەوە لە دۆخی بەم شێوەیە کە بازاریان قۆڕ کردووە هەموو شتێکیان قۆڕ کردووە پۆستی باڵاشیان لە وڵاتیا قۆڕ کردووە لەبەرەوە تۆ چاوەڕێی ئەوانەی ئەمانە موقیف وەرگرن دڵنیا بە موقیف وەرگرن زۆر کاگە مەسعود بەڕاز یعنی داوا و چاوەڕێی ئەوەی کە بەرپرسانی کورد یا بەشێکی زۆری بەرپرسانی کورد دەست لە کار بچێشنەوە ینی ئەم داوایەکی زۆر قورس نییە بە تایبەتی کە بەشێکی زۆری بەرپرسانی کورد خۆیان و پۆستەکانیان یەکسان کردو بە یەکتر خۆی ڕاستە ئەوەی مامۆستاش باسی کرد هەن لە کوردستان حیزبایەتی و کوردایەتی و وەتەنیەت و یان ڕێبازی پیادە تاریخیەکانی و شێخ عوبێدەڵڵا و شێخ سەعید و شێخ مەحموود و قازی و مەلا مستەفا ئەوە هەر قسەیە بڕۆ بەس بخینەوە وەسیەتی ئەوانە ڕێک پێچەوانەی ئەوەی ئێستایەکە ئەو برادرانەی گشتی سەرکردایەتی کورد لەسەری دەڕوە سەرکردایەتی کورد لەسەر و ڕاتە خوار و خەریکی ئیشی ترە خەریکی ئەوەیە لە حیزبایەتی و کوردایەتی وەردەچەرخێ لە بۆ دروستکردنی عائیلایەتی و کوڕ و برازا و خزم و چونکە پۆستە چونکە ئیمتیازە چونکە لێ پێچینەوە نییە و لە پێناوی ئەوەش
ینی سەروەرنەبوونی یاسا نەبوونی دیموکراسی فەوزایی لە کوردستان ئەوەی پێویستە کە ئەو تەحویلە ببی ئەو پارێزگاری لە خۆی و عائیلەی و لە پۆستەکانی ئەوانە بکرێن ئەوە وای پێویستە و واش کرایە یعنی هەتا ئێستا یان لە کوردستان ئەوەی پرسیاری پێشووتریش لەبارەی ئەوەی ینی میلەتیش ڕاستی ئێمە هەمومان تاوانێکمان دەکەوتە سەرشان لە یعنی هەتا ئەو کاتەی تو ڕێز لە دز بگری ڕێز لە گەندەڵ کار بگری ڕێز لە تاڵانچی بگری و ڕێز لە مامۆستای ئاینی و ڕێز لە نووسەر و ڕۆژنامە نووس و کوردایەتی ڕاستەقینە نەگری تەمان چاک نابی یعنی ڕاستی ئەوە مەترسیەکە لەوەی دایە یعنی دەبی دز ینی حتا ئاەتەکانی قورئانی ئاەتی ئینجیلی تەورات یان حتا قەراری ئومەم متحیدە لەبارەی موفسیدین دەرێ خائینن دەرێ سەرشۆڕن ئەوە قەراری دیباجەکەی قەراری ئومەم متحیدەی لەبارەی فەساد وا وەسفەکە باشە لە کوردستان خەرک بە یەکێکی مامۆستای دەرێن کاکە بە ئەدەبەوە قسان بکەن کاکەوە چی ئەو هەڕەشەیە بۆ وا دەکەن باشە دزەکانی کوردستان هیچ سنوورەچیان لە پێشە هیچ ڕێزەچیان لە بەرامبەر سەروەت و سامان و قیەم و ئەخلاق و کوردایەتی هێشتەوە یعنی ئەوە با بڵێن کارێکی عەجایب نییە کە هاتو ڕەشبینی ئەتو بۆچی ئەوەندە هێرش دەکەی کاکە هێرش نییە نەڕەشبینیە نەهێرشە ئەوە واقعی حەقیقی کە تو باسیەکەی خۆی واقعەکە دەبتە هێرش خۆی واقعەکە دەبتە ڕەشبین وەڵاهی ئەوەی زەڕەیەک وەتەنی هەبی ڕۆژێ حەقوێ 3 جار لە پاش نان خواردن لە بۆ ئەو کوردستانەی بگریێ ئێمە وەتەنیەکەمان زەعیفە بۆیە ناگرین متەئەسیر نینە دەنا ئەو وەزعی بەس ئەو کوردستانەی داهاتووە لە هیچ شوێنێکی دنیای وای بەسەردا نهاتووە کە نەفت و سامانی وای لێ بکرێ ئەرازیەکەی وای لێ بکرێ سیستەمی سیاسیەکەی ئامانجی شۆڕشەکانی ئامانجی ڕاپەڕین ئامانجی ئەنفال و چیمیایی و پێشمەرگەی قوربەسەر شەهیدەکان فرمێسێک عارەقا خوێن هەرچی ناوی لێ دەنێ دەزانیت چی بەسەر هاتی ئەو کوردستانە تابقاک وای بردووە کاک مەسعود بەڵام بە ئاشکرا بەبێ ئەترس کاک مەسعود قسەی ئەوە هەیە کە قسەی ئەوە هەیە کە هەموو ئەوانەی کە بەڕێزت باسییان لێوە دەکەی پاساوی خۆی هەیە بیانووی ئەوان بۆ ئەوەیە کە ئێمە تا ئێرە خاوەنی دەوڵەت نین بەڕێز لەوبارەوە دەڵێتی دەزانیت چۆنە ئێستا باسە دەکرێت ئێستا یعنی نارێم بەڕاستی نووسەران و ئەوانەی پێی دەگوترێ وەعازە سەڵاتین یان ئەوانەی نووسەرانی ئەوانەی پێی دەگوترێ ستۆیلی لە کۆنەوە ئەو نووسەر و ئەو ڕۆژنامە نووسانی کە لە بەردەمی دەسەڵاتداری فاسید قسە دەکەن و پینیان لە بۆ دەکەن پێیان گوترای ستۆیلی لە دینیش پێی گوترای وەعازە سەڵاتین ئەوانەش بەڕاستی یعنی بە جوانی ئیشەکانیان لە بۆ دەنوێننەوە دەنا پرسیاری ئەساسی ئەوەیە ئێستا ئەو برادرانە دەرێن ئێمە ئەو گەندەڵی و ئەو وەزعا هەڵدەگرین لە بۆ دوای دەوڵەت حەز دەکەم پرسیارەکەم وەسیەتی کام لە سەرکردە تاریخیەکان ئەوانەی ناومینە هەر لە شێخ عوبەیدەڵڵای تا شێخ مەحموودە تا مەلا مستەفای بارزان کامیان ئەو وەسیەتیان کردێ گۆتیتیان وەڵا بە دزیش دەتوانی بکەی و کوردایەتیش دەتوانی بکەی وتویتیان وەڵا دەتوانی گەندەڵی بکەی و دەوڵەتداریش بکەی وتویانە دەتوانی تاڵانیش بکەیش هەزار کە کەشتیوات چێ حەز دەکەین یەک نمونەمان لە بۆ بین و نمونەچی جیهانیشمان لە بۆ بینن کە بەو شێوازەی کرابی وەڵایەک زۆر گوناحە ئێوە ینی مەبەستم ئەو دەستە و دایرەی ڕۆژنامە نووسانی و یان ئەو کەناڵە نەفتاویانی سەر بە سەڵات کە ئەو میلەتە قوربەسەی هەر دەخەڵێتێن بە ناوی دەوڵەت بە ناوی ڕێفراندۆم بە ناوی هەنگاوی تر ئەوە هەموو دنیا دەزانی هیچ ئەساسێکی نییە بریا ئەساسی هەبایە کە ئێمە پشتمان بگرتا بوونە ئێمە چەند حەز دەکەین پرۆژەیەکی ڕاستەقینە لەوانە هەبایە پرۆژەی ئیسلاح هەبایە ڕاستەقینە پرۆژەی بەدام و دەستگاکردن هەبایە پرۆژەی بە دەوڵەت بوون هەبایە نەخێر لەو تەبەقە گەندەڵە ئەو ئیشانە هیچ نییە دەبی ئێمە بە خۆمان بەڕاستی بینای ئەو ئیشانە بکەین دەنە نییە ها ئەماوە لێرە دانیشتوینە پێشووتریش لە نەفت قەزیەی نەفتەکەی قەزیەی ئیسلاح قەزیە ئەو ئەزمانی هەتە پێش هەمووی باسمان کردێ ئەمن حەزەکەم نمونە لە بۆ باسکەم جارچێ گوتمان ئەگەر بەغدا بودجەی بڕی ئەوەی بەرامبەرم لە حیزبی دەسەڵات وتی کاکە بۆ ئەندە ڕەش بینن
کاکە ئەوە ئێستا فەرموون ڕوویدا ئەو قەزیەی دەوڵەت و قەزیەی ڕێفراندۆم و قەزیە ئیسلاحیش دیسان وایە کەس پێمان نەرێ ئێوە ڕەش بینن. یعنی چی کاگە مەسعود ئەمە زیاتر بۆ بینە ڕوونکەوە بە تایبەتی لە ئێستادا قسە و باسی هەرەگەرم قسە و باسە لەسەر چی لەسەر بابەتی ڕێفراندۆم پێچێ پسرا بێگەر زۆر چاکە ئەمە با بکەم بە پرسیار لە بەڕێزت ینی بۆ زانی لە هەرێمی کوردستانە حیزبی کوردی هیچ چەمشیشی نەماوە ناشرینینەکە و لە جلەکانەوە چەمشی دیموکراسیان ناشرین کرد و چەمشی دیموکراسییان ناشرین کرد چەمشی سۆسیال دیموکراتیان ناشرین کرد چەمشی گۆڕانکاریان ناشرین کرد لە ئێستا تاکە دروشمێک بەدەستیانەوە بێ بریتە لە دروستبوونی دەوڵەت و دروستبوونی مەسەلەی ڕێفراندۆم یعنی جارێ ئەمە هەر نوکتەیەکی گەورەیە ینی ڕێفراندۆم ناکرێتەوە ڕێفراندۆم یعنی ڕێی خەڵک و پەرلەمان بۆ تۆ هەموو دەرگاکە داخستوە ینی تۆ ئەمە سوکاتیکردنە بە ئینسان ینی من شخصی خۆم نە قەناعەتم بە ڕێفراندۆم هەیە نە بە مافیا ڕێفراندۆم دروست دەکرێت نە بە گەندەڵ دەوڵەت دروست دەکرێت و دروستیش بکرێت خراپترین دەوڵەت و ناشرینترین دەوڵەتە بێت لە کوڕی ئەرزیە هیچ دەوڵەتی بەقەم دەوڵەتە ناشرین نابێت ئەگەر دروستی کەن لە دووکەوانەیە کە دروست پیان دروست ناکرێت و ئەوە ئێمە کاک مەسعود جوتی هەوارسێکمان دانیشتین نە شتێک هەیە بە ناوی دەوڵەت نە دروێشی گەورە زیاتر هیچی تر نییە و ئەمە کاتێک دروست دەکرێت کە خەڵک کەرامەتی پارێزراو بێ بەهای پارێزراو بێ و کۆمەڵگەیەکە تێمەم کۆمەڵگەیە ئینسانی ئازادی تیاابێ بە سوپای یەگرت و دروست دەکرێت تۆ خەریکی میلیشای بە ئابووری دروست دەکرێتەوە ئابوورەکە تەمویە بەیانی من لەوەزم لەم کەناڵی بەڕێستانەوە قسە دوێنێ باسی ئەوە کراوە ینی بەرپرسێک بە ئەوروپا 365 شوقەی کڕیوە ئەمە کاک شۆڕژ مافیا لە هیچ وڵاتی دنیای مافیا گەریوان نەکراوە یعنی بڕۆ مێژوو هەڵدەرەوە مافیا ئیتالیاشەوە بە هەر مافیایەک و 365 شوقە لە ئەوروپا ئەگەر وابێ نازانم میلیۆن دلار کورە هەربەر لێگەڕێ ئەزانی ئەمە شتی وا لە دنیایانی ئەمە بێدەوەی باید دەوڵەتم کە ئەمە چ دەوڵەتێکە هاوار بماڵم ئەمە چ دەوڵەتێکە ئەمە دروستێکە ئەم مافیایەکە بێ گەنجەکانی تۆدا نەمەزرێن لە برسا خەڵک لە برسی هەبێ خەڵک لە کفری داوای شیر کاشی چ وجدانێک ئەمە ئینسانیەتی لەدەستداوە کاک شۆڕژ ئەم بەرپرسانە ئیسقارە ناکەن بەس دەبێ بیانگری بیان بنە خۆشخانەیەکی دەروونی دەرگای لە داخی نێنە دەرەوە بێنە دەرەوە یا خەڵک نازانم چێ بێ خەڵک دەبێ شعب بیا بە ئەگەر ئاستی وشیارە بێ مەوە کوردستانێکی شەعبی باسەکەم نان بن چونکە خەڵکیش بەخوا سیاسیان لەگەڵاگرێ هەڵیشانە بژێرنەوە جارێکی تر عشرێتیشان لە پشتا و دەوڵەتانی دراوسێشان لە پشتە پێشانە تاران پێشان لە بەغا پێشان لە تورکیایەوە ئاشکرازان سەرکردەکە لە تورکیا دێتەوە ئۆپراسیۆنەکە ڕۆدا خۆ مناڵ چاومانێ بینیر قابلێت هاتۆزێک تۆزێک هەفتەیە دوات خستایە بعد مانوتە هاوڕێم ئەمانە ینی لەوە دەرچوونە تۆ چاوەڕێ ئەویان لێ بکەیت ئیشتیقال بکەنەوەمانە مافیا ئیسقارە ناکە مافیا خەریکی بازرگانی ئەمانە بازرگانی چەک و نەوتن باشە یعنی تۆ بەرپرسێکە بێ لەم شاری سلێمانی شەوکە و برادران وتیان لە شاری سلێمانیشە بەرپرسەکە تەسەوڕەکەم لەم ماوەیە ناوەکەی بڵاوێتەوە 365 شوقە بەم پارە زۆرە لەم وڵاتەیە ئاخر چ ویژدانەکە تۆ سەیری تەلەڤیزیۆن بکەی ببینی گەنجێک لە کەلار بۆ شیرێک بۆ مناڵەکەی ئێمە لە ئینسانیەت کەوتووە کاک شۆڕژ ینی سم تۆ هەردووکمان سەیری تەلەڤیزیۆنەکەین جیرانەکانمان نەبینن خەڵکە بین کە هەژارە لە خۆتەوە خوڕپەیە بەدڵتا دێ یعنی تۆ تەماشای مریشکەکەی کە سەرێ بڕن خوڕپەیە بەدڵتا دێ چ ئەوەی تۆ شعبیە برسیە تۆ بی ئەم پارەیە ببیتەوە سپیکێتەوە لە ئەوروپایە ئێمە نەخۆش ئەمە تۆ چاوەڕێی چێکین ینی من و تۆ کار مەسئول باسی چێکین باسی بکەین ئەمە ئیسقالە بکە چۆن ئیسقالەکە ئەمە نەخۆشە نەخۆش ئەبێ بگیری بخەیتە زین نەخۆشخانەیەکی دەرین و نێتی بێتە دەرەوە بێتە دەرەوە پەنگێکەنێتەوە حیا و کۆمەڵگەیە بە حای خۆش و حیزبەکە شێبە لەبەرەوە بێ لێگرم کۆمەڵگەی کاک شۆڕژ من قەناعەتم بۆ نەماوە چاوەڕێی ئەو بکەی بەرپرسێکی گەندەڵی مافیا چاوەڕێی ئەوەی لێ بکەی بڵێ ئاوەرە زەحمە نەبێ لە کورسێکە وەرە خوارەوە چۆن دێتە خوارەوە ناز و نعمەتێکی هەیە بۆ ورگ و بۆ هینێژی بۆ ورگەژی بۆ دەسەڵاتی خۆیژی بۆ ناژی شتێکی هەبێ بیدۆڕێنێ ئەژینا یەک هەنگاوی بچووک لە وڵاتەیە بەسە بۆ دەست دەکات پێشەنەوە هەر داخستنی پەرلەمان خۆی بەسە بۆی کە هەر هەچی بەرپرسێ لە وڵاتە بڵێ دانیشە بچێتە باڵەوە بچێتەوە بەردەم دەنگدەرەکانی خۆیان بگەڕێنەوە بڵێن کاکە من نەماتوانی وەزیفەی خۆمان جێبەجێکەین حکومە نەیتوانی کارکردن جێبەجێ بکەن بەڵام ئەمە ناکەن بۆچی ناکەن هەستەکەم ڤایرۆسەکە کەوتە ناو حیزبە بچووکانی تریشەوە ئەوان توش جورئەت ناکەن دەست دەکات پێشنەوە قسەکە لەسەر ئەوەیە ینی ئەم جۆرە مافیاگەریە ئەم سیستەمە حکومڕانی کە شتێک نەناوی سیستەمە ئەم پارچە بوونە کەلار دەسەڵاتێکە سلێمانی دەسەڵاتێکە شارۆچکەکان دەسەڵاتێکن هەولێر دووەک دەسەڵاتێکە بۆ خۆی و هەرێک و پێی لە تاران و ئەنقەرە و بەغایە لەبەر تۆ چاوەڕێی ئەمە بکەی معجزەی گەورە دروستکە معجزەی گەورە دروست ناکە ئەن چاوەڕێی ئەوەی لێ بکە من ئەمە بێ ئیسقالەکە لەبەر خاتری چاوی کاڵی من بڵێ وەڵا عەزیز ئەمڕۆ لە بەرنامەکەی کاک شۆڕش ڕەخنەی گرتووە خوا بە ئێمە ئەخلاقی ئەومان هەیە بچینەوە ماڵەوە چۆن شتیا بێ هەر پێکەنیش بێت هەر تەماشاشی ناکات بەڕۆک ماڵێن ئەوە بێ کە ئێستا دۆخەکە نەگەیشت بێت ئەوەی کات جورئەت نەکات چونکە لەبەر گەندەڵی خۆیان چونکە هەندێک توندوتیژی هەیە هینی تایە بۆ قبولی نەکەن بۆ جاران ڕەخنێکی بەسیطمانەکرد من 6 مانگ لە ڕێی محکەمە بووم لەسەر چی لەسەر ئەوەی تەنها وتبووم بندیوار هەیە
ئێستا خۆی شەرم ناکەن تەلەڤیزیۆن ئەڵێ من 1600 زابطم دەرکردووە لەبەری بندیوارن باش هاتووە لەبەر حایب کاکەم 6 دانەمان بڕی محکەمەم گرتە تەنها دەزانم قسەیە یعنی تۆ هیچ بەهایەکە نەماوە من تازە تۆ پێ من پێت بڵێم مافیا یعنی تۆ یا دەبێت تۆ بڵی کاکە تو بۆ ئەم پێڵی یا ئەبێت تۆ یعنی تۆ شتێکت نابێ بیرن بەس تۆ کە هیچ نەماوە بیدۆڕێنی هیچ نەماوە بیدۆڕێنی لەبەرەوە چاوەڕێت کەم بڵێم تۆ بەرپرسی و بیتە خوارەوە ماشەڵڵا هەڵوێست نوانەوە هەڵوێز نانوێنی و ناشیکەی چونکە ئەزانی لە دوایین نوقتەتە لە دوایین نوقتەی دەسەڵاتیشی ستەمکاری خۆتای ئەم دوایین نوقتەی دەسەڵاتی ستەمکاریە یا ئیترەوە خەڵکە بڕیارەدا یا ئەبێتن ڕای کێشین یا ئەبێ وەکو قەزافی 32 ساڵ بڕوە ئیتر نازانم بەرەو شۆچێ بەڵام ئەوەندە دەزانم ئەمە کۆتایی هاتووم سیستەمە نە چاوەڕێی لێکم من شخصی خۆم چاوەڕێی هیچ بەرپرسێ ناکەم دەست خۆشی لە کەسی ناکەم چونکە ئەزانم کە ئیستیخالەشی کردبێ یەک دنیا شتی بۆ خۆی هەڵگرتووە ئێوێ شتێ بکە پەنگێکی ناوەتەوە یان ناشرینیشی لەم کۆمەلگەیە دروست کردووە بۆیە ئێوەی ئیستیخالە بکە بەڕاستی زۆر چاکە کاگێ مەسعود لە ئێستادا یان ئەگەر لە ڕابردوودا خواستێک لە ناو شەقام هەبوو بێ بۆ ئەوی بەرپرسانی کورد دەست لە کار بچێشنەوە هەز ناکەی لە ئێستادا ئەم خواستە ڕوو لە کزیە تەنانەت لە ئێستادا ئەگەر لێرە و لەوێ ئیستیقالەیەکیش ببینین وا هەز دەکرێت لە شەقام لە ناو جەماوەر هەیەجان و ڕوژان دروست ناکە یعنی هەز ناکەی بابەتی دەست لە کار کێشانەوەش تر ئەم چاوەڕوانی نەماوە کە لە ڕابردوودا خەڵک لێی هەبوو دەزانیت چۆنا ینی کاتێک کە خەڵک هەموو دێتە دەنگ بە معنە ئومێدی بە چاکسازی هەیە بەڵام کاتێک کە خەڵک وەکو ئەو وەسفەی جەنابەت باس کرد کە بێدەنگ دەبی دەکشێتەوە ئەو بە معنە ئومێدی چاکسازی و ئومێدی بەو سەرکردە و بەو بەرپرسانە نەما ئێستا لە کوردستان بەرە ئەو ئومێدەکەم بوو بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردووە تا ئێستا ئومێد نەما تەواو خەڵکەشی زۆر کشایەوە قسە ناکە چ ڕوودەدا ئەوە وەکو با بڵێن دەسەڵات دەکەوتە دۆڵێک و میلەت دەکەوتە دۆڵێک بە تەواتی لێک جێتە بتەوە ئێستا فەرهەنگ و دەنگ و باس و شێوەی ژیان و هەموو ئیشەکی سەرکردایەتیەکان و بەرپرسەکان کەوتەلایەک و میلەتیش کەوتۆتە لایەک ینی تەنانەت دەنگ و باسی یەکتریش نازان هەردوو لاش ڕەچیان لە چارەی یەکتر دەبتەوە باڕاستی بە بڵێن ینی ئاشکرا دیارە و ئەوانەی لە دەوروبەری ئەو سەرکردانەشە زۆرێک واقعیان لە بۆ نەقل دەکەن زۆربەی هەڵخەڵەتێنەرە ئەنێ منە قسەکەی مامەسا عەزیز ئەوە لە سەورەی رووسیا باز دەکرێت و لە منجار خۆشم لە سەدام حوسێن دیتم شاعیرێک بە سەدام حوسێن دەگۆ سەیدێ تو غەڵەت ناکەی غەڵەتی تو لە ڕاستی مە دروسترە ترۆتسچی لەبارەی قەیسەر دەیگۆ چوبن پیان گوت عرض لەرزی بوو چوبن بە قەیسەریان گوت جەناب ئەوە عرض لەرزی نەبوو گوت بێدیەوە چ بوو گوت ئەوە دار و درەخت لە عەژمەتی گەورەی جەنابەت ڕەقسیان کردیا ئەویش قەناعەتی کردبوو سەرکردایەتی کورد و بەرپرسان ئێستا لەو مستەوایان باوەڕیان وایە دار و درەخت ڕەقسیان لە بۆ دەکات لە بە گەورەی لەبەر ئینجازاتەکانیان لەبەر تاریخ یعنی ئەوە کێشە گەورەکەیە لەلایەکی لە ناو میلەت ئێستا یعنی لە تاریخی کوردیدا قەت میلەت بە سەرکردەی خۆی نەگوتێ دز ئللا بەو سەرکردانە و بەو مەسئولانە ئێستای گوتیە ئێوە دزن بە ئاشکرا یعنی ئەوە وازم ئەو قسەتی لە ئەدەبیدا ئەعتیادیە چونکە لە بەیانەکانی خۆشیان بەسەن بەیانی ناوەندی بڕیار دەرێ ئێوە شەریکە دزن شەریکە دز ئەو دەرێت نا ئێوە شەریکە دز و شەریک یعنی ئێستا قسەکە وای لێ هاتیە تەنانەت ئەم قسەش کرد باز دەکەم محەممەدی حاجی مەحموود گوتی هەر 5 حیزب دزن سیانیان قبولیان نەکرد بەڵام دووەکەی کە هەر گوێشیان نەدایە یعنی تاو معناوەیە زۆر احتیادیە لەین لەوەی ڕەت بووە دەرێ لە بۆ خۆت هەروە برێ ئەمن بابی بەم بیدزم تاڵانەکەی بکەم تو چی دەڕێ بیرێکەی خۆتە یعنی گەیشتە ئەو ئاستەی زۆر چاکە کاگێ عزیز دەگوترێ یەکێک لەو هۆکارانی کە لە ئێستا داوای کردووە کە تەنانەت بابەتی دەست لە کار کێشانەوەش لە ناو شەقام زۆر جێگەی باس و خوازنە بە هەیەجان دروست نەکە ئەوەیە ئەم بابەتە دوجار لەلایەن ئەو حزبەی کە کادیرەکەی کە بەرپرسەکەی دەستی لە کار کێشاوەتەوە بە زۆریشی سیاسی ئیستغلال دەکرێت ڕەنگە بۆ هەڵبژاردن بنەمونە بەڕێز لەو بارەوە قسەت چییە؟ بەڵێ مەکوتم لە سەری پێششاوتم ینی شتێک وای لێ هاتووە دۆخەکە وای لێ هاتووە ینی چکە نەبووتە کەلتور ئیستیقالەکردنی کەسێک بە جۆرێ لە دروشم وا ئەزانی ئەمە پەیوەندی بە حملەیەکی انتخابیەوە هەیە وا ئەزانی ئەمە ڕەنگە فشارێک خراپێتە سەری وا ڕەنگە کوڕی حزب کوڕیشتری بۆ ئەو جێ دەرخان کردوێ وا ئەزانی کە بەوەی کە سنوورێک بۆ دانرابێت کەسێکشتر لەو شوێنە بێ قسە لەسەر کەفا ئەو قسە لەسەر توانایی و قسە لەسەر ئەوە نییە و نە ئەنیشتین لە وڵاتێ و نە هیچ کەسێک توانێتی ئیشەکانی خۆی جێبەجێ بکە ئەم دۆخەکان هەمووی وەستاوە موەستاتی ئەمە هەمووی وەستاوە شوێنەکان هەمووی وەستاوە ئەوەی کە ئیشەکانێکە تەنها پەروەردە و تەنها خوێنی باڵاو یەک دو وەزارەتی ترەیە کە ئیشەکانی
ئەڕوات ئەوەیە کە تۆ فەیس تو فەیس ڕوبەڕووی ترەبییتەوە دەبێت تۆ ڕوبەڕووی ئەم نەوەیە بیتەوە بەسەد بە هەموو کەمە کوڕەکانیەوە لەبەرەوە تۆ چاوەڕێ ئەمەکەی ئەم بەرپرسە دڵنیام لەوەی حزبدایانێ لە شوێنی دیاری کراوە قسە لەسەر کەفاءە نیە قسە لەسەر پرۆجێکت نییە قسە لەسەر ریسێرچ و بەحث نییە قسە لەسەر توانا و کەفاءە نییە شتێک نماوە لە وڵاتە ناوی توانا و کەفاءە بێ بۆی کەسێکی بۆدانی و بەشێکی زۆری بەرپرسانی کە لەوێن ئێمە یان ناسین نە بەرپرسن نە ئەزانن و نە لێ ئەزانن و بەشێک لەوانی کە ناو مؤسسەکان و ناو وەزارەتەکانن لە لێ ئەزانن نە میتیۆدەکەی ئەزانن نە فەلسەفەکەی ئەزانن بەڵکو کوڕی حزب تعینی کردوون بەشیان کردووە کە حزب کۆ بۆ تۆ گوتی کوڕی فلان بەرپرس و فیسار کەس دەبێ دانین باشە بۆ ئێمە ئەژینە تۆ چاوەڕێی ئەوەی لێ بکەی لە خواری شەوە ڕەنگە ئەگەر مە استیقالەش کە لای منش معجزەیەکی نەگەورە نیست کۆ مؤسسەمان نیە مؤسسەکان تەواو بووە کەسێک لە شوێنەکە استیقالەکە ڕەنگە وەکو وتم فشارێک خراپێتە سەر یا بۆ حەملەیەکی انتخابی بێ یا ئەوە نە معجزەی نییە وەکو وتم پێم وت یعنی ئەوەی ئەڵێم کە لە هەرێمی کوردستانە کە هیچ مؤسسەیەکمان نییە نە معجزەیەکی ئەوە نە گەورەیە ئەگەر کەسێک لە شوێنەکە استیقالە بکات تەنها وەکو هەوڵی تاکە کەسی دەستی خۆش بێ ڕەنگە ئەگەر کەسێک هەبێ بەڵام من نایبینم زۆر کەمە یبینم چکە تۆ ئێمە فشاری گەورە خێنە سەر حیزب ئەم دەنگی نەکردووە تا لەگەڵ هاودەنگ نەبووە لەگەڵم تا ئێستا من پێ بڵم دەست خۆش بێ چکە تۆ حیزبەکەت مافیایە سە تۆ هەر کشاوتم بڵم دەست خۆش بێ شتیوانیە لە دنیا چکە تۆ دەست و پەنجەر لەگەڵ ئەم حیزبیان نەرم کردووە لەگەڵ یا ڕۆیشتووی قبولت کردووە یان تۆ سەر لەم شاری سلێمانیا حیزبانە زەنگ جاران بەهایەکە بوو من کتێبەکەی مام زەرانم خوێنەوە لە ماوەی مەکتەبی سیاسی پارتی لە دو خراپترین دۆخی خۆی کۆنگرەی کردووە ئێمە عقڵ تۆ لەم شاری سلێمانیا تۆ حیزب سوسیال دیموکراتیە ئامادەی کاتەکە تەواو بووە مەکتەبی سیاسەکەت کۆتاییاتوە شەرعیەتی نییە تۆ چۆن کۆنگرە ناکە کۆنگرە نەکە یعنی تۆ تەواو بوویتە ئەکە تە تەواو بیتە بۆ ئەندام و لایەنگرەکان دەنگ ناکەن کەواتە تۆ کۆیلەت دەرەمێنەوە کۆیلە ئەخێتەوە مؤسسەکان کۆیلەیەک پۆستی هەبێیان نەبێ ئیستیقالەکەیان نەکە ئەمە چ مهمێکی تایە تۆ حیزبەکەت پەرچی کەوتووە یەکوا مەکتەب سیاسەکان دەستن ناو تابوتەوە هەمویان خۆی پیر بوو پەکەوتو بوون وایە کۆنگرێکی شەرعیش ناکەیت پێم وتێ لەو کتێبێ خوێن بۆ لە خراپترین دۆخە لە ماڵەکانە لە بەغایە کۆنگریان کردووە لە ماڵە ئێستا تۆ ئەم هەموو بینایەت هەیە ئەم هەموو شوقە و ڤیلایەت هەیە ئەم لە ئەوروپاش 360 شوقەت هەیە لەبڕۆ لە ئەوروپا کۆنگرێکم بوو بەسەقەی ناکە بۆچی نایکەی لەبەر ئەوەی تۆ بەتاڵ بوویتەوە خاڵی بوویتەوە هیچ بەهایەکەتیان نەماوە لەبەرەوە من شخصی خۆم نە چاوەڕوانی بەرپرسەکەم نە دەستخۆشیشی لێکم نە ئیشی منیشە لەبەرەوەی مؤسسەکە خۆی و سیستەمی حکومڕانی خۆی شکستیانەوە زۆر چاکە کاگێ مەسعود هەز ناکەی ئێستای هەرێمی کوردستان زۆر لە دوایین ڕۆژەکانی یەکێتی سۆڤیەت دەچێت دەگوترێت لە دوایین ڕۆژەکانی ژیانی یەکێتی سۆڤیەت ئەوانی کە یەکێتی سۆڤیەتیان بەڕێوە دەبر کۆمەڵێ بەرپرسی بەتەمەن و بە ساڵاتداچوو کە ئامادە نەبوون لە پۆستەکانیان دەست لە کار بشێشنەوە و ڕێگە بدەن حتا لە ناو حیزبەکانی خۆیاندا ینی گەنج ینی خوێنی تازە بێتە پێشەوە ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت زۆر لەو ڕۆژانە ناچێت والله هەر لەوێ ناچی ینی حیفە ینی یەکێتی سۆڤیەت ڕاستە زۆر ناشیرن بوو بەڵام نمونەی کوردستان بە هیچ نمونەکی دنیا ناچی بەس دەکرێت بە کۆیەک لە نمونە ناشیر ینی با بڵێن لەوەی سۆڤیەت لایەنە ناشیرنەکەی چکە لەهەنە لایەنی جوانیشی هەبوو و یان با بڵێن عوسمانی قەدیم کە ناوێت لێ نابوو ڕەجل المەریض ئەیش دیسان لایە ناشیرنەکەی بە ئێستا دەچی نەک هەموو لایەنەکەی هەتا ئەوانەی وەچی قەزافی ناو دەرێنیان حسنی مبارەک ئەوان دەرێ ئەوانەش لایەنە ناشیرنەکەی یعنی کوردستان دەتوانین برێن ئینعیکاسێکی عالەمە لەسەر ئەساسی لایەنە ناشیرنەکەی چکە نمونەی وەکو کوردستان لە هیچ جێکی دنیانیەکەی ئەو عیب و عارە دەردەکەوی کاتێک کە ئەو دەسەڵاتە تێکشکا و ڕۆی وە تێکیش دەشتێ ئەنی با هەموو میلەت ئاگاداربی ئەوە وعدی خواییە ئەهلی مفسد ئیلا تێک دەشتێ هیچ چارە سەرنیوە ئەزمونەکانی وڵاتانیش ئەوەیە خۆشبەختانە نابتە ینی لە هەموو شوێنەکان بوویتە خوێن ڕشتن لە بینی میلەت و ئەو جۆرە دەسەڵ لە کوردستان ئیشاڵەوە نابی لەبەر یەکشت لەبەر ئەوەی ئەو دەسەڵاتە ئەوەندە نەزان و نەشارەزایە بەدەستی خۆی و ئەو دارە دەبڕتەوە کە خۆی لەسەریتی پێیش بەوەی ناکە کێشە و ئێمە دەست لە ملیەک لە قورجی یەکتر بنێ وە سێ بەشیشی بڕیتەوە بەڕێی من بەشە کەم مایە من تەمەنی ئەو جۆرە دەسەڵاتە و گۆڕانکاریەکان لە ساڵێکی تر بەڕێی من کەمتر دەبینم و ئاگداریش بین نیشانەکانی شکستیش ئەوەیە کە جەناب باسکە لە یەکێتی سۆڤیەت لە ئەزمونەکانی یوگۆسلاڤیا لە ئەزمونەکانی بوهاری عەرەبی ئەوانە هەموو لە بۆمان بەدەردەکەی کە بەو شێوەیە زۆر چاکە کاگە عەزیز بەڕاست بوونی ئیستیقالە لەناو هەر کۆمەڵگەیەک مانای ئەوەی ئەم کۆمەڵگەیەشی مەدەنیە و تێیدا لانێکم بەرپرسەکانی هەست بە بەرپرسیارەتیەکەن
ئەگەر ڕووداوێک لە ڕووداوەکان کاریگەری لەسەر بێ کارکتەرەکە ئەو گەرە و کارکتەرە پرۆژێکی هەبوو بێ و جێبەجێ نەکرابێ ئیستقالی کرد بێ ئەمەیان شتێکی ترە بۆ نمونە وەزارەتی لە وەزارەتەکان مؤسسەی لە مؤسساتەکان پۆستێ لە پۆستەکانە کەسێک لەسەر پاڵنەرێک مۆتیڤێ لە پشتێوە نیە کە من تۆ نایبینین ئەگەر مۆتیڤێ لە پشتێوە نەبێ جورئەتی کرد بێ بەڵێ زیندوی ئەو وڵاتەیە ئێمە لەسەر منداڵێک لە یۆنان لەسەر کوشتنی مناڵێک سەرگۆزی دەسی لە کارکێشاوە یەک مناڵ تۆ خوێن بڕژێ ئەمانە هەر ئامادەنین پۆستەکان جێبەوەن ئامادەنی هەر سەرخۆشیش بکەن لەبەرەوە گوتم لە هەرمی کوردستان وەکو کاک مەسعود باس کرد لە هیچ مۆدێلێکی دنیا ناچێت مۆدێلێکی بەتاڵ و حەتاڵی گروپگەرایی بنەماڵەگەرایی یا لە هیچ شتێکی دنیا ناچێت و زۆر قورسیشە بڕوخێت چکە شتێک نییە پێکەرێک نیە بیڕوخێنی پارچە بووە ینی زۆر پارچە بۆیە زۆر جارها خەونی دەستە زەمعی و بەرنامێکی پێشە من ڕۆژ جەناب باسماکە خەونێکی دەستە زەمعیش دروست نابێت هەستەکەی پارت کراوە وایە پەرپەر کردووە وان دابەش کردووە وان تێکشکانەوە وان کەرتێکیان خستۆتە ئەم لایە و کەرتێکیان خستۆتە ئەو لایە و هەرێک و سەر بە باڵێکی دیاری کراوە هەرێک و سەر بە پایتەختێکی دیاری کراوە زۆر قورسە ینی هەستەکەی لەبەرەوە گوتم ئیستقالەکردن نەمەیە شتێکی مهم نیە مؤسسەکە خراپە هەر خۆی بەشداریکردن لەناو ئەم مؤسسەیە لای من گومانی لەسەرە بە هەموو هێزە سیاسیەکانەوە کە بەشداری سیستەمی حکوم چکە لە دوای حەفتەی شوباتەوە ئیتر سیاست لە کوردستانە مردووە کۆتایی هاتووە شکستی هێناوە ئەم سیستەمە ئیتر ئەڕوا 2017 ڕەنگە بۆ 2027 بڕوا بەڵام گوتم کە سیستەمێکی حکومڕانی شکستی هێنابێ لای من معجزەیەکی ئەوە گەورە نییە کارکتەرێک ئەسڵەن بەشداریکردن لەم سیستەمە حکومڕانیە خراپ بوو ئەسڵەن کارکتەرێک ئەزانێت کە تاوانی گەورە ئەنجام دەدرێت ئەسڵەن مدیر عامێک ئەزانێ وەزارەتەکەی تاوانی گەورە دروست دەکات لەم کۆمەڵگەیە یعنی لەوێ ماوی لەسەر ڕووداوێکی ئیستقالەکەی لای من معجزە نیە چونکە سیستەمەکە کۆتایی هاتووە کە سیستەمێ شکستی هێنابوو بەشداریکردن باشترە لەوەی کە تۆ ئیستقالە بکەیت ئەمە نافرۆشێتەوە بە من پێم وابێ ئەمە معجزەیەکی گەورە کردووە سیستەمێکی حکومڕانی فاشل شایانی ئەوە نیە تە کاری تیا بکەیت دەبێت لە دەرەوە کۆک بی شتێکی تر دروستکەی گوژمێکی تر بدەی دنیابینیەکی تری سیاسیت هەبێ مۆدێلێکی تری سیاسیت هەبێ ئەمە لای من زۆر مهم نییە پارێزگارێک یان ئەندام پەرلەمانە دەست لە کارەکەش نەم هەوڵشی تاکەسی دەستی خۆش بکو خۆی بەس ئەمە ئەگەر غازای وەرە بە زورنەوەکە بادەست دەکرد پێشت چوار وەزیر دەست دەرکراوە دەست لە کار ناکەشیتەوە وەڵا لە شوێنێک ئەگەر وەزیر ئەکێتە دەستخۆشی ئەمە نییە لە دنیای شتیوە هەر سیستەمەکە شکستی هێناوە لە دوای حەفتەی شوباتەوە واتە سیاست مردووە لە دوای حەفتەی شوباتەوە سیاست لە کوردستانە مردووە مانەوەی یان نەمانەوەی بەشداریکردنی یا بەشدار نەکردنی نە معجزەیەکی ئەو نەگەورەیە نە شایانی دەستخۆشیە و نە شایانی شتایشیشە بەڕاستی زۆر کاگە مەسعود بەر لەوەی قسە بکەین لەسەر باخی دەست لە کارکێشانەوە و ئەوەی کە پرسی دەست لە کارکێشانەوە بکەین بە کولتور لەناو کۆمەلگا لەناو سوزانم سیاسیەکان ضروري نییە حرمەت بۆ سیاست و بۆ نظامی سیاسی و بۆ مؤسسات بگەڕێتەوە وەکو پێشمەرج مەڵا باش تێنەگەیشتم لە سوالێک قسەی من لەسەر ئەوەیە بەر لەوەی قسە بکەین لەسەر بایەخ و گرنگی دەست لە کارکێشانەوە لەناو کۆمەلگا لەناو سیاسیەکان وەکو پێشمەرج ضرور نییە کە حرمەت بۆ سیاست حرمەت بۆ دام و دەستگا حرمەت بۆ نظامی سیاسی ینی هەوڵ بدەین بیگەڕێنینەوە وەڵاو جاوە زۆر جوانە چکە لە کۆنەوە سیاست ناوی ئەشرەفل علم بووە کوردایەتی ڕێزی لێگیرایە پێشمەرگە مانایەکی زۆر تایبەتی هەبووە خەڵک بەرپرس و سەرکردەکانی خۆی خۆشویستیە ئەو سەرکردانە لەنا ئەو میلەتەی ینی ئەو هێز و تانک و دەبابە گەورەی کە حکوومەتە داگیرکەکان هەیەن بوو چۆن نیان دەتوانانی بگەنە سەرکردەکان غێر ئەو میلەتە لە دڵی و ینی لە دەمی خۆی کردیتەوە دایتی ئەو سەرکردانە زۆر بەداخەوە ئەو وەفایە و ئەو عیلاقەتە کۆمەڵایەتیە تاکو پێکش چێنرایە ینی ئێستاما وەرزانین بەس لە ینی ئابووری و سیاسی و ئیداری و پەرلەمان و نازم چی تێکشکە نه ئەوی پێی دەگوترێت ژێرخانی کۆمەڵایەتی کە عیلاقەی بەو پرسیارەی جەنابەت هەیە وا تێکچووە بەڕێی من دەسەڵاتی بەعز کە ئەنفالی کرد نەیتوانی وای تێک بدا ئەوەی ئێستا تێکچووە لە دوای ئەو دەسەڵاتی خۆمان ڕەنگە 30 ساڵە تا 40 ساڵ حملەی زۆر گەورەی تعلیمی و بینای فەلسەفی و تربەوی و ئاینی و سیاسی هەمووی دەیە بۆ ئەوی ڕاستی کەیەوە وەکو پێش دەسەڵاتی کوردی لێ بکەینەوە جارێ هەر ئەوەندا معنای ئەو کاتی سیاست معنای کۆی هەبی ڕێزی هەبی معنای خەڵکی سیاسی ڕێزی هەبی کوردایەتی ئێستا ئەوەی لەو کوردستانی حەڵقەی هەرە زەعیف لە نێوان شەخسەکان حەڵقەی کوردایەتیە حەڵقەی هەرە بە قووەت لە کوردستان مەسلحەتی مادیە ئێستا گەر چاو بقوچێنە لەمارەوە کە گوتیان سەرکردەکان پێکاتن ئەوە دڵنیا بە لەسەر ئەساسی مەسلحەتی مادی پێکاتینە نەک لەسەر ئەساسی وەتەنیەت و دەوڵەت و کورد و ئەوە نییە لە سەرەتادا وا دەردەکەی بەڵام چەند ڕۆژ پێچی دەبینین ئێوە ئەوە دابەشبوون کرایە ئەوە نەفت ئەوەندە لە بۆی
ئیمتیاز ئەوەندە لە بۆی یعنی ڕێکەوتنەکان ڕێکەوتنی مادی سرفە ڕێکەوتنە لە بینی ئەو دێزاینە ئیجتیماعی و سیاسی کە کاک مامۆستا عەزیز باسی کرد لە کوردستان کە چۆن دابەشار کەسە بۆ عائیلەی یعنی حیزبیش نمایە ئێستا لەناو حیزبیش کوتەل و با بڵێن دێزاینێکە لەسەر ئەساسی ئیقتصادی و متەطەلەباتی گەندەڵی دروست بووە هەر خۆی ئەو حکوومەتەی ئێستایمە ئەو دەسەڵاتەیمە بریتە تعریفی بریتە لە تەسریفی ئەعمالی گەندەڵی تەواو لەوەندەی زیاتریش تەسریفە یعنی باشترین تعریف بکەین ئەو تعریفێ زۆر کاک عەزیز ئەمە دووە پرسیارە با لە بەڕێستی بکەم بەڕاست لە ئێستادا ئەگەر بابەتی ئیستیقالە ببێ بە کللتور لەناو کۆمەڵگادا ئێمە چیمان دەست دەکەوێت یان ئەمە بابەتێکە بەسەر چوێت وڵا وەکو باستم کردەوە خاڵی دۆمیانە بابەتێکە بەسەر چووە و سیستەمێکە کۆتایی هاتووە و ناشانی لە قسە لەسەرکردنە نەشانی لەسەر وەستانە وەکو مامۆستا مەسعودیش باسی کرد کە هیچ بەهایەک نەماوە هیچ ئەخلاقیەتێک نەما لەبەرەوە پێم وایە ئەم جۆرە لە ئیستیقالەکردنە ڕەنگە وەکوتم زۆر قورسە بۆ خەڵکی کوردستان قەناعەت بکات چونکە ئەمە نەفیاڵی گەورە لە خەڵکی کوردستان کراوە ڕەنگە ئیستیقالەکردنێک هیچ شتێک ڕوونادا ئەو بێ ئومێدەی خۆی ئومێدە بەوەی کە خەڵک ئامادە نییە ئومێدی خۆی بەم هێزانەیە هەڵواسی لەبەرەوە بێتاقەتیەکەی لە هەرێمی کوردستانە ئەمەش پەیوەندی بەو شکستە سیاسیەوەی کە ئەمانە دروستیان کردووە لەبەرەوە من تەسەوڕ ناکەم لە ئاستی باڵایە نە جورئەتی ئەو کەن دەست دەکارکێشنەوە و نە کاتێک شای دەست دەکارکێشنەوە کە ڕەنگە زۆر بەڵێ نەسوودی نەمابێ بێگومان وەکو وتم ئەزمونێک شکستی هێنا ئیستیقالەکردنی ئیستیقالەکردن بەهایەکی ئەو تۆی نامێنێ زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز کاگە عەزیز ڕەوف نووسەر زۆر سپاس دەکەم هەروەها زۆر بەڕێز کاگە مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی کە لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵمان بووی زۆر سپاس تۆشەکەم بەڕێزم سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە گفتوگوێشتر پێتانەگەم و هەموو لایەک بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ